باوکی ئەو کچەی کە لە ئەمریکا لەدایک بوو چۆتە ناو داعشەوە ڕۆژی پێنجشەمە سکاڵای یاسایی دژ بە بەڕێوەبەرایەتی ترامپ تۆمار کرد چونکە دەیەوێت ڕێگە بدرێت بە کچەکەی بگەڕێتەوە بۆ ئەمریکا. نێوەندی یاسایی دەستوری بۆ موسڵمانان لە ئەمریکا ئەو سکاڵایی لە بری ئەحمەد عەلی موسەنا باوکی هودا موسەنا تۆمار کردووە. وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پۆمپیۆ لە میانەی وتوێژێکیدا لەگەڵ کەناڵی NBC گوتی هودا موسەنا ڕێگەی پێنادرێت بگەڕێتەوە ناو ئەمریکا. ڕەنگە لێرە لەدایک بوو بێت بەڵام هاوڵاتی ئەمریکایی نییە و نابێت ئەمریکایی. مەبەستی پۆمپیۆ ئەوە بوو باوکی هودا دیپلۆمات بووە لەو کاتەدا بۆیە مناڵەکەی لێرەش لەدایک بێت نابێت هاوڵاتێکی ئەمریکایی. سەرۆک ترامپیش لە تویتێکدا ڕایگەاند ئەو بە وەزیری دەرەوە پۆمپیۆ گوتووە ڕێگە نەدرێت موسەنا بێتەوە ناو ئەمریکا. بەڵام پارێزەرەکەی ئەو کچە تەمەن 24 ساڵانەی کە پاش ڕادیکالبوونی چۆتە ناو داعشەوە دەڵێت ئەو بە تەواوەتی ئەمریکاییە و دەبێت لێرە دادگایی بکرێت. هودا موسەنا لە ساڵی 1994 لە نیو جەرزی لەدایک بوو. چەندین مانگ پاش ئەوەی باوکی وازی لە دیبلۆماتی هێنابوو. ئەو هاوڵاتی ئەمریکایە و پاسپۆرتی هەیە. ڕەنگە یاسای شکاند بێت و ئەگەر وا بێت ئەو ئامادەیە باجەکەی بدات. ئێمە ناتوانین نکوڵی لە هاوڵاتی بوونی کەسێک بکەین کە یاسای شکاندووە. ئەمە ئەمریکانیە. باشترین سیستەمی یاساییمان هەیە لە جیهاندا و دەبێت بە پێی ئەوە بڕۆین. هودا لە ساڵی 2014 چوو بوو بۆ ناوناوچەی ژێردەسەڵاتی داعش لەو کاتەوە 3 جار هاوسەرگیری کردووە و ئێستا کوڕێکی تەمەن 18 مانگانیشی هەیە.